لە شاری هەولێر چەند چالاکیەک بەڕێوە دەچێت بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان ئەیاز عەبدوڵڵا. ئەیا سڵاوت لێبێ، چالاکیەکان لە شاری هەولێر چییە؟ بەڵێ وەکە دیار ئەمڕۆ ڕۆژی جیهانی فراگوزاریە لە باژێرە هەولێرێ چەندین چاڵاکی لەسەر فراگوزاری سەرەتایی پێشکەش دەکرێن بۆ هاوڵاتیان و هەروەستا ڕێپێوانێک دەکرێت بە 16 ترومبێلی فریاکەوتن کە ئەو ڕێپێوانە لەسەر 3 مەتری و لەسەر 6 مەتری و چەندین ئوتێل و خواردنگە سەر دەکەنەوە و هەروەستا ئێستاش ڕێگەیاندکاری وەزارەتی ڕێگەیاندکاری تەندروستی لەگەڵە کاکسامان ئەچینە لای بۆ زیاتر زانیاری. کاکسامان سڵاوت لێبێتن ئەو چاڵاکیە بچێت ئەمڕۆ ئەمە هەموو لە هەموو ساڵەکی لە هەموو مانگەکاندا کۆمەڵک بۆنەی تەندروستی یەک لەو بۆنانەیە بۆنەی ڕۆژی زیانی فریاکەوتنی سەرەتاییە. بۆ ئەمە بەستە ئێمە هەڵساین بە چەندین چالاکی لەم بۆنەیەوە کە ئەمڕۆکە 12 نوێیە. یەک لەو چالاکیانەیە کە ڕێپێوانی ئۆتۆمبیلەکانی ئەمبوڵانسە بەناو شاری هەولێردا لە 6 مەتری. دومین چالاکیمان ئەوەیە بڵاوکردنەوەی پرۆشۆرە و ڕێنمایی بەسەر هاوڵاتیانە بۆ زیاتر هۆشیار بن لە ڕووی فریاکەوتنی سەرەتایی. تیمی تایبەت و چالاکمان هەیە لە ناو سنتەری فریاگوزاری خۆمان بۆ ئەوەی زیاتر بستنە یەک دوو هوتێل لە ناو شاری هەولێر و تیمەکان کە بەردەوام دەبن بۆ ئەوی فێریان بکەن چۆنەتی فریاکەوتنی سەرەتایی ئەنجام بدەن و لە هەمان کاتە لە چێشتخانەکانیش ئەم تیمانە دەچن بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر فریاگوزاری سەرەتایی زانیاریان هەبی هۆشیار بن. هەدەفیش لەو بۆنە تەندروستی ئەوەیە لەو ڕۆژی زیانی فریاکەوتنی سەرەتاییە بۆ ئەوی زیاتر هاوڵاتیان ئەگەر خوانەکە لە ڕووداوێک هەر نەخوازرا و لە ماڵەوە یان لە هەر شوێگایەک لە هەر جێگایەک بتن ڕووداوێک بوتن بەخۆی فریاکەوتنی سەرەتایی بۆ ئەنجام بدە تاکو تیمەکانی ئەمبوڵانس دەگەنە شوێنی ڕووداوەکە و ئەو کارمەندانی تەندروستی و ئەمبوڵانسەکە کە ئیسلامی دەکەن و وەری دەگرن ئەو کەسێک کە تووشی پێکان بووە بیگەینە شوێنی بەبەستکەویش نەخۆشخانەکانی شاری هەولێرەکە بۆ مەبەستە بۆەوەی تەندروستێکی باش بیتن و بە سەلامەتی گیانی ڕزگار بکرێت لە ڕووداوەکەی. کاکسامان ئەگەر پێمان بڵێ ینی کاتێ خۆل دەکەنەوە بۆ خەڵک ئیستیفادە دەکرێتن ینی زیاتر خەڵک پێشە دەبێتن ئەوەی خوری لێ دەکرێتەوە حتما پێشنگ دەبی لەو مستەفید دەبی و زانیاری زیاتر دەبی و دەبیتە مدەڕیبەک مەسەر هەل لە ماڵێکی هەر یەکێک فریاگوزاری خولی دیت لە فریاگوزاری سەرەتایی دەتوانی ماڵ منداڵەکانیشی دەتوانی عائیلەکەی دەتوانی کەسی دەوروبەری خۆی فێر بکات چۆنیەتی ڕووداوێک نەخوازرا و ڕوویدا لە ماڵەوە کو فریاکەوتنی سەرەتایی بۆ بکات بۆ ئەوەی گیانی ڕزگار بێت. بەڵێ وەکو دیار ئەوەش ڕۆژی جیهانی فریاگوزاری بۆ ئەوەی خەڵک فێر بکەن خۆلی بوو بکەنەوە زیاتر لە ماڵی خۆیان بتوانن بیماری نەخۆشێک بکەن یان پێش ئەوەی بگەینە نەخۆشخانە. بەڵێ ئەیە جگە لە تیمەکانی فریاگوزاری خەڵکیش بەشداری کردووە؟ بەڵێ جگە لە تیمەکانی جگە لە وەزارەتی تەندروستی و جگە لە بڵێن لەانی پەیوەندیداری حکوومەت چاڵکوانی مەدەنیش بەشدار بوون هەروەسا خەڵکێکی زۆری بەشدار بووە و ڕێپێوانێک دەکەن لەسەر 30 مەتری و لە هەروەسا لەسەر 6 مەتریش ڕێپێوانەکە بۆ ئەوەی زیاتر خەڵک فێر بکاتن کە خۆی ئاماژە پێ کرد دابشکردنی چەند ڕێنماییەکە کە خەڵکی فێر بکەن کو بتوانن استفاده لەم ڕۆژەوار بگرن و فریاگوزاری سەرەتایی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئەیاز عەبدوڵڵا پەیامنێرمان لە شاری هەولێر. سپاس بۆ زانیاریەکانت. بەردەوام دەبین. شەقڵاوە ئەو شارۆچکەیە کە بابوونی باخ و سەوزایی زۆر بەناوبانگە و ناوچێکی گەشتیاری سەرنجڕاکێشە لە سنووری پارێزگای هەولێر. بەڵام لە ئێستادا باوی کەم ئاوی وشکبوونی کانیاوەکان و بڕینی درەختەکان و دروستکردنی باڵەخانە لەو جێگایانە لە 150 باخەکان لەناو چوون.
لە ڕابردوودا سەرنجڕاکێشی و جوانی دیمەنی باخەکانی شەقڵاوە وای لە هونەرمەندان کرد گۆرانی پێدا بڵێن بەڵام ئێستا بەهۆی کەم ئاوی و بڕینەوەی درەختەکان و کردنەوەی باڵەخانەی زۆر سەرنجڕاکێشی دیمەنی چڕی ئەو باخانەی جاران نەماوە لە قەزاکەدا. لە ساڵانی ڕابردوودا وشکە ساڵی ژمارەیەک لە کانیاوەکانی ئێرەی وشک کرد. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی لە ناوچوونی بەشێک لە باخەکانی شەقڵاوە. موالیدم 30 سەیە ئەو ئاوا حتا